بەڵێ بینەرانی عزیز لەم تەورەیەماندا باز لە حەز و خولای بەخێوکردنی باڵندەکان دەکەین زۆرێکن کە حەز بە بەخێوکردنی باڵندەکان دەکەن ئەوە دەیانەوێت هەمیشە و ژیانیان لەگەڵ باڵندە بێت. ئەمڕۆژ لەم تەورەیەماندا باز لەوە دەکەین زانین ئەو باڵندانە چین کە لە ماڵەوە ماڵی دەکرێن و ڕێگای تەندروست ڕێگای دروست چییە بۆ بەخێوکردنیان و پێویستە چ جۆرە باڵندەیەک لە ماڵەکانماندا بێڵینەوە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز کاک سۆران جەمال شارەزا لە شناسی باڵندەکان. کاک سۆران زۆر بەخێر بێ. زۆر سوپاسانەکەم. سپاس کە میوانی بەرنامەکەمان زۆر سوپاسانەکەم. کاک سۆران دەمەوێت سەرەتا باز لە ئەزمموی خۆت و ژیانی خۆت لەگەڵ باڵندەکانمان بۆ بکەی بزانین چ ژیانێکەوەی کە بەردەوام لەگەڵ باڵندەیە بەڕێ بکەیت. وەک لەوەتی هەر بیرم کردوێتەوە ئێمە باڵندەمان هەبووە لە ماڵەوە مریشمانە بووە کۆترمانە بووە لە ساڵی هەشتا و چواریشەوە خۆم کەناریم بەخێو کردووە لەو کاتۆی تر ڕۆژانە هەر باڵندەم هەبووە و هەر لەگەڵ یاژیاوم و زیاتر من حەزم لێ بە بەرهەمهێنانی باڵندە یعنی حەزم لەوەیە باڵندەیە کە هەم بێت بەرهەمی لێ بگرم. بەڵام ئێستا لە کوردستان خەڵکێکی زۆر خۆشحاڵانە ئارەزووی ئەوانێک کە لە ماڵە باڵندەی ماڵیان هەبێت. کاک سۆران باڵندە یەکێک لەو شتە جوانانەی هەیەی خوێندنیەتی بەڵێ بە دەنگە خۆشەکەی بەڵام ئێستا چەند جۆرێک لێرە هیچ ناخوێنن ئەوەیە احترامی بەرنامەکەکردن بۆی گفتوگۆکەمان بکەن یاخۆت ئەمان ئی خوێندن نین. بەڵێ باڵندە شەرۆک و مرۆڤ هیچ جیاوازیەکی نییە. ئەمان هەستیانەیە باری دەرونیان کێنە شوێنێکی نوێەوە سەیرەکەن ئەم شوێنیان پێ نوێیە تا سەیری دەوروبەریانەکەن لێرە لەوانەیە ڕووناچی زۆر بێت کە شواکەی فەرق جیاوازی هەبێت هەتاوەکو ڕایەن بۆ شوێنە جاری وا هەیە هەنێ باڵندەیە هەفتەیەک دەڕۆژ تەنانەت مانگێکیشی ئەوێت تا ڕایەت بەو شوێنە لەگەڵەوەی ئەم باڵندانی کە هاتون وا هاتون کە بەساب جوڵیان زۆرە کەنارێکە خوێننی هەیە با بڵێن ئەو کوبافینکە خوێننی هەیە بەڵام کوی بینین هەر کۆکتێلەکەش ئێستا هەر سەیرەکات پێی سەیرەم شوێنە شوێنێکی نوێیە مرۆڤی ژەروایە کاتێکە چیتە شوێنێکی کە یەکەم جارە چیتە ئەوێ یەکەم ینی بێدەنگ دانیشی تا هەزبەوە ئەمان تا هەز بە ئەمانەکەن اینجا ئەکرێنەوە و ئەکەونە ئەو جوڵە و نێرەکانیشیان زیاتر ئەخوێنن کە دەستەکەن بخوێنن. ڕاستە. کاک سۆران شێوازی بەخێوکردنیان بۆ نمونە چ لە ڕووی کەش و هەواوە گەرم سارد چ ئامادەسازیکەوێ لە ڕووی خواردنەوە تایبەتمەندیەکانی خواردن ئەبێ لە باڵندەیەکەوە بۆ باڵندەیەکی تر جیاوازە؟ بەڵێ لە باڵندەیەکەوە باڵندەیەکی کە جیاوازە هەم زیاتر شوێنی باڵین قەفەزیان کە ئێمە پێڵین قەفەزەکەیان لێرە گرنگ ئەوەیە کەسێک کە بیردەوا کاتەوە باڵندەیەک ڕابگرێت لە ماڵەوە چ بۆ بەرهەمێنان بێت چ بۆ ئەوە بێوکو و ماڵی بێت و بێ ئەندامێکی خێزانەکە ئەبێ زانیاری لەسەر کۆ بکاتەوە بە تەواوی زانیاری هەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم باڵندەیە ئەکرێ خۆراکەکانی چییە کەش و هەواکی کە تیا بێت هەمیشا بێت کە شوکەوە هەوایەکی گونجاو بێت چکە هەموو گۆڕانکاریەک بڵین کار لە باڵندەکە هەم بەلایەنی دەرونی هەم بەلایەنی ئەوەی کە ئەم باڵندەیە با بڵین زەوقیە بێ خوێنێت بجوڵێتەوە خۆراکیش ئەبێ ئەو خۆراکی کە بۆ دابیم کرێت کە بە پێی قۆناغەکانی پیاڕات بۆ ئەوەی گەشە و پەڕ و هەم ئارەزوو خۆشی بڵین وا بێت کە ئەم باڵندەی بە شێوەیەکی تەندروست گەشە بکات. کاک سۆران زۆر کات ئەبینین کە بە تاکدا ئەنرێن کەمتر بینیمە بۆ نمونە نێرومێ لە قەفەزێکا بێ هۆکارەمە چییە ینی زۆر کاتەم حاڵەتم دیوە؟ بەڵێ نێرەکان ئەخوێنن لە هەموو باڵندەکانە بەگشتی نێرەکان ئەخوێنن مێکان ناخوێن یعنی ئەمە هەنێک کەسێ حەزی لە یەک باڵندێ لە ماڵەوە ئەمە گەر بیێ بخوێنێت لە بەپی جۆری باڵندەکە ئەمە لە کاتێکا کە تۆ یەک باڵندە ڕائگری نێرێکدا ئەنێ بۆ خوێنن نیواشێ مەسەڵەن حەزەکاڵێ من لە ماڵەوە حەز ناکەم زۆر دەنگی هەبێت ئەتوانێت مێ ڕاگرێت چکە مێ دەنگی باڵین خوێننی کەمترێکە بەڵام لە کاتێکا کە تۆ بتێ زاوزیان پێ بکەی ئیلا بێ نێرومیەکە هەبێت نێرومێش لە قۆناغی جوودبوونە ئەخرێنە لایەک بۆ زاوزێکردن زیاتر لە قۆناغەکانی کە نێرەکان بەجیادا ئەنرێ و مێکان بەجیادا ئەنرێت ئیلا لە قۆناغی جوودبوونانە بێت ئەبێ بخرێنە لای یەک بۆی بە شێوەیەکی تەندروست بەرهەمیان لێ بگریت. کاک سۆران زیاتر هاوڵاتیان خەڵک حەز بە چ جۆرە بەخێوکردنی باڵندەیەک دەکەن
لە ماڵەکانیاندا. بەڵێ ئەوەی کە باڵندە بەخێوەکە لە کوردستانە بەگشتی دوو جۆرن تەمان خۆشحاڵانە ئێستا لە کوردستان بەخێوکردنی باڵندە بە هەموو شێوەکانیا زۆ چۆتە پێشەوە لەلایەنەوەی کە خەڵک ئارەزووی لێتی خەڵک تێگەیشتووە کە باڵندە دەروون با بڵین مرۆڤ والێکە ئاسوودە بێت لە کوردستان و کوتمان دوو جۆرەیە جۆریشان ئەوەیە کە بۆ بەرەمهێنانە بۆ چەخستنەوە خەڵکیی زۆر هەیە بۆ چەخستنەوە ینی جوجود ڕانەگرێ و بەرهەمیان دێگرێت جۆرێکیشانەیە بۆ باڵندەی ماڵی ڕاگرێ بۆی کە لە ماڵە ئیتر چ مناڵێک بێت یا کەسێک ژن و مێردێک بێت یاخود گەنجێ بێ حەزی لەتی کە ڕای بگرێت کە بێ بە یەکێک لە ئەندامی خێزانەکە هەم وکو قسەکردن قسەی لەگەڵاکەن و ئەگەر مناڵ بێ یاری لەگەڵاکە لەگەڵیانە زۆر جارەچنە سەر سفرە ئەوە دانیاری هەراسان کردووە ئەوە بەو سەماگەی ملێتی تەمەنەوە قساکە ئەمە کورتێلە قساکات با بێتە لای خۆن قەیناکە بەڵێ زۆر باشە کاک سۆران ئێستا ئەو باڵندانە چین کە زیاتر دێنە هەرێمی کوردستانەوە و لە چه وڵاتێکیشەوە دێن ئەو باڵندانە ئێستا بەگشتی ئەتوانم بڵێم لە کوردستانە ئەو زۆربەی ناڵین هەمووی بە زۆربەی جۆری باڵندەکان هەیە لە کوردستانە کە لە دەروی وڵات هاتووە با بڵین لە ئەوروپاوەیەت لە وڵاتانی دەور و پشتەوەیەن کە هاتنەتە کوردستانەوە کە ئەوەشی گرنگە و خۆشببختانە ئەوەیە کە ئەمانە بەرهەمیان لێ گیراوە بەڵام ئێمە کێشەی کە بەخێوکە لێرە کێشەیەکی گەورەی هەیە کێشەی ئەو بەرهەمەی کە ئیهێنێت یعنی ساکردنەوەی و بەرهەمەی کە ئیهێنێت ئێمە ئەم کێشەیەمان هەیە لە کوردستان کە ئەمەش زۆربەی ئەگەڕێتەوە بۆ بەخێوکەرەکە خۆی کە زۆر جار قیمەتی باڵندەکەی خۆی نازانێت یعنی ئێمە ئەومانێت دوایەوە یەک کێشەکەشمانەیە ئێمە دایمە حەزەکەین ینی زۆر کەممان بەخێوکەر هەیە کە قەناعەتی بەوە هەبێ ئەبێ بە قۆناق چیتە پێشەوە چکە تۆ ئەگە بە قۆناق چیتە پێشەوە زیاتر شارەزا ئەبید زیاتر لە جیهانیان باڵندانە ئەگەی زیاتر لە مەسەلەی جینات و لە مەسەلەی بابلین بۆ ماوەزانیان ئەزانی چکە جوودکردنی ئەم باڵندانە هەروها ڕمەچی نییە تۆ کاتێ جووتێک باڵندت ئەبێت ئەم جووتە تۆ ئەتوانیت بە پیم و مواسەفاتانی کە لە نێرەکەیە و لە مێکایە تۆ بیگۆڕیتەوە بۆ یەکتری یعنی ئێمە زانستی جینات کەم ئەزانین یاخود پەیڕەوی ناکەین چکە زانستی جینات زۆ گرنگە بۆ بەرهەمێنانی وەچەیەکی بەهێزتر جوانتر واش بێکە بە ئاسانتریش بەرهەمی لێ بێنرێت زۆر باشە ئەو ڕێگا تەندروستانە و ڕێگە باشانە چینکە لە ماڵەوە خەڵک یاخود داوڵاتیان ئەو باڵندەی کە هێتی بەخێوی بکات بەڵێ زیاتر تەمەنەوانی کە بۆ بەرهەمهێنان با بڵین ئەوێ بەرهەمی لێبێنێت ئەمە جیاوازە لەگەڵەوەی کەیشێک باڵندەیەکی بەڵێسم باڵندەیەکی وایە چکە بەڕاستی باڵندەی ماڵی بە تایبەتی بۆ مناڵ کە لە هەموو جیهانە لە سەرەتاوە کە مناڵێک ئەگات ئەوەی فام بکاتەوە یاخود مەسەڵەن گیان لەبەرێ وکو هامستەر بێ کەروێشک بێت بۆ ئێن بۆ ماڵ یاخود باڵندەیەکی بۆێنن بۆچی بۆی ئەم مناڵە هەم زیاتر بە باوەڕی بەخۆی هەبێ باوەڕ پیا بکە هەم توانێت هاوڕێتی دروستکە لەگەڵ گیان لەبەرێکی کەیە کە ئەوش باڵندەیە یاخود با بڵین ئاژەڵێکە بێجگەلەوە ئەم مناڵە هەڵسوکەوتی لە داهاتوە لەگەڵ مناڵانی کەیە کاتێکە ئەچێتە مەکتەبیا باخچەی ساوایان بەهێزتر ئەبێت ترسی شێشکێت لە هەموو ئاژەڵێ بەڵێ متمانەی بەخۆی ئەبێت متمانەی بەخۆی بێت هەنێ شتێک ئەتوانێت و تێ بگات ینی فێری ئەوە بێ بەرپرسیارەتی هەبێت بەرامبەرم باڵندەیە کە تۆ ئەیبینە ڕۆژانە لەگەڵ یا هەڵسوکەوتەکات ینی بەرپرسیارەتی ئەبێت بەرامبەری کە ئەما بێ ئاگای لێ بێت نەچێدە دەرەوە نەفرێت پاشی بکاتەوە خواردنی باتێ ئاوی باتێ چەند مناڵ بێ ئەگەر خۆشی تەمەنی مناڵ بێت تەمەنەوە و کاتە بە سەرپەرشتی دایک و باوگایەک لە ئەندامی ماڵک خێزانەکە ئەکرێت بەڵام مناڵەکە ئیبینێت هەستی پێ ئەکات کە ئەمە بێ بەرپرسیارەتی هەبێ کە ئەمە قۆناغ بە قۆناغ ئەڕوا لەگەڵیە کە ئەگاتە تەمەنێک ئەم مناڵە خۆشەویستی کاتێک مرۆڤ خۆشەویستی بەرامبەر باڵندە هەبێ ڕێزی بەرامبەر باڵندە و گیان لەبەر بەگشتی هەبێت بەبێ ئەوەی ئەمە دراسی لەسەر کراوە بەرامبەر مرۆڤ و وڵاتەکەشی هەستی بە تایبەتی باڵندەی شێوی کە
سامانی سروشتی وڵاتەکەی هەست و سۆزی بەرە زیاتر بێ بەرامبەرەوانە ئەوەی کە جووتێک ڕاگری وتمانەوە بۆ بەرهەمهێنانە بۆ بەرهەمێنان قۆناغی تایبەتی خۆی ئەبێ پیا بڕوادەم باڵندانە و بە پێ و قۆناغانە جوتی بکە بەڵام ئەوەی کە لە کوردستانە ئەمڕۆ گرنگە باس کرێ ئەوانەی کە باڵندە بەخێوەکەن یایبنەوە ماڵەوە بۆ ماڵیکردن ینی باڵندەیشی ماڵی ئەکات ئەبێ ئەگەی دەچەند شتێکە بێ ئەم باڵندێت چوار قۆناغیەیە کە پیا ئەڕوات ئەم قۆناغانەیشیان قۆنا پێڵێن قۆناغی تولەک قۆناغی تولەک ئەوەیە کە ئەم باڵندەیە لە ساڵێکە جارێ پێویستی بەوەیە ئەو پەڕەکۆنەکەی کە هی بۆ تازەی بکاتەوە پەڕێکی تازە نەرم بەهێز دروست بکاتەوە بۆ ئەوەی کە زستانیت ئەم پەڕە لەشی بپارێزێت یعنی ئەم قۆناغە کە پەڕێک ئێمەی بینین باڵندەیەک پەڕی لێ بێتەوە لە با بڵین لە دوای مانگی 6 و 7ەوە کە لە کوردستان گرانە گەرم ئەبێت ئەمە نەخۆشی نییە ئەمە قۆناغێکی تەندروستە ئەبێ هەموو باڵندەیە پێیا بڕوە ئەگەر باڵندەیە بۆ قۆناغانە ڕوە ئەمە تەندروست نییە لەو قۆناغا بێت زیاتر ڤیتامیناتەکانیان بۆ دابین کرێت کانزاکانیان بۆ دابین کرێت هەنێ لە ترشەکان کە خواردنی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی ئەمە لە کوردستان ئەتوانین بە سەوزە و میوە جێگەی ئەوەی بۆ بگرینەوە پێویستی بە مەلەی بەردەوام هەیە کە مەلەی پێ بکرێت یاخود زۆر کەسەی با لە حەمامە ئەیشوات باڵندە پێویستی بەوە نییە لە حەمامە بچی بیشوی چکە نابێت لە حەمامە بشۆرێت چکە ئەم کەمەلە ئەکات نابێ و ئاو بگاتە سەر پێست دوا بێت دوایی کێناتە دەرەوە نەخۆشکەوێت باشتر وایە لە ناو ماڵەکە ئەگەر هەتاوە بێت یاخود نیوەڕان لە شوێنێکی سێبرا بیبیتە دەرەوە بە پەمپێک مەلەی پێ بکەی ڕۆژانە شتێکی زۆر باشە هەتاوی بەیانیان و ئێواران زۆر پێویستە وەکو سەرچاوی دیسری کە ئەمانە بێگای دەبێ ئەوشی کە گرنگە بابڵین قۆناغەکانی کێە بابڵین لە هاوینە نەخرێتە بەر بریدە و سپلیت لە زستانیش هەوڵ نەیرێ بخرێتە بەر زۆپا و بڵین گەرمکەرەوە چکە خواوای هاوسەنگێگە بێ بۆ کەشوهاکی بەڵێ خوا ئەم باڵندەی هەروە دروست کردووە پلەی لەشی جێگیرە ینی کاتێک کە پلەی گەرما بڵین بەرز ئەبێتەوە ئەم پلەی گەرمی لەشی هەر جێگیرەکە بڵین داشە بەزی هەر جێگیرە بەڵام ئێمە کاتێک گەین بە هاوین بەریدەی بۆ دانین یاخینە بەر سپلیدیا بە زستانە گەرمکەری بۆ دانین ئێمە ئەو ئۆتۆماتیکەی بابڕین لە لەشیا هەیە تێکی چکە ئەو کاتە مێشک ناتوانێت ئازبا بە لەشی باڵندەکە بڵێ ئەمە بەم شێوەیە بمێنێتەوە ئەو کاتە تۆ تێکی وای لێت بە کاریگەریشی زۆر سادە لەوانەیە سەرمایە گەرمای تووشی زۆر باشە کاک سۆران ئەم باڵندانەی هێناوتن بێگومان هەریەکە و ناوێکی هەریەکە و جۆرێک لە مامەڵەی پێویستە بەڵێ بارمەتی برای دەرێنەر من ئەبێ هەستم بۆی بیان نیژە بێ هەستمە بۆی چاومێ بچیان ئەمەیان ناوی چییە؟ ئەمە پێوترێت کوبافینگ ئەوە باشووکە؟ بەڵێ ئەوە دەنگی زۆر خۆشە تەمەنێستا ئەوەی تۆزێک کەوتۆتە جوڵە ئەمە دەنگی زۆر خۆشە ئەمەشیان کەناریە تاوان ئەم کەناریە لە کوردستانە زیاد لە 30 ساڵەکە خەڵک بەرهەمی دێنێ و زۆر پێشکەوتو ئێمە بەرهەمی خۆمان زۆر هەبووە و لە داهاتووشا زیاترمانە بێت ئەمە خۆی ڕەنگی وایە ئەویان هەر ڕەنگەکەی کەناری ڕەنگ ئێستا ڕەنگەکانی گەشتوتە زیاد لە 700 ڕەنگ سروشتی خۆی لە سروشتا خۆ یەک ڕەنگی هەیە جیناتیان بەڵێ لە دوورگەکانی کەناری هەیە وەختی خۆی هاتۆتە ئیتالیا لە ئیتالیاوە چوە بۆ ئینگلتەرا لە ئینگلتەرا بۆ یەکەم جار وەچیان لێ دروست کردوکە پێی ئەوترێت تەفرە یعنی ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ئێمە ئیبینین و هەمانە و لە پێشەنگا و پێشبڕکێکان ئایبینن ئەوە هەمووی تەفرێ دروست کراوە بڵین ڕاستەکە تۆزێ بچووکە و سەوزە ئەوە بەس لە دوورگەکانی جزیرەی کەناری هەیە لە بڵین کەناری هەیە لە ئیسپانیا کاک سۆران برادرەمان زۆر بێدەنگ و ئەمە نەخۆش نییە هیچیان نەخۆش نین ئەمە هەر خۆی وا ئەمە غەندورە لە نوعی ڕۆزی پێڵێن ئەمە لۆنگفەیسی پێڵێن ئەمەش وەچەیشی هەموو و ڕنگ خۆی ئەم ڕەنگە لە سروشتانیە ئەم قەبارەشیان گەورە کردووە خۆی ئەوی ئەمە لە ڕووی نرخەوە ئەگەر کەسێک بێ بچێتە بازارم خەندورە بکرشتێکی زۆر نازدار بوو بەلامەوە ئەمە ئیتر نرخی لە 75,000 بۆ 100,000 بە پێی تەمەنەکەی چکە ئەم ئەڵلقەی کە لە قاچیایەتی کە خۆشببختانێسە لە کوردستان خەڵک زۆر ئەڵقا کاتە قاچی باڵندەکانەوە ئەو ئەڵلقە تەمەنەکەیەتی یعنی ئێستا مەسەڵێن کە تۆ بە هیچ شەکەڵی بچێتە با بڵین
دایرێکەوە ئەبێ هەوەیەک بات بۆی ئەمە بزانێن ناوی چیە و تەمەنی چییە بەڵام ئەم وکو ناوەوەی کە ئیبینە ئەمە زیاتر زانیاری لەسەر ئەڵلقەیە کە ئەمە خاوەنەکەی چیە و لە ساڵی چەنە بەرەم هاتووە ئەوەیان ئەمە ڕۆزێلایە ڕۆزێلا بەڵێ ئەمە ڕۆزێلا ئەمیش خۆی لە سروشتانیە دروست کراوە ئەم تەفرێش ئەمانی کە ئێمە بینین هەمووی دروست کراوە ئەمە لە سنفی نیۆفامی پێڕن ینی لە بینی براکێت و ئەمەس چێ لەوەی کە دروست کراوە ینی جیناتە دروستیان کردو ینی بە تێکەڵکردنی تێکەڵکردن و تەمەنەمە زانستە من خۆم زۆر شارەزانیم لەو زانستان یەچکە زۆ قورسە بەڵام سیرەکەی جارێک تۆ کە شتێکە بینی تیرێکە جیاوازە ئەمە تەفرەیەکە سیفاتێکی تایە هەڵە بژێرە لەگەڵێکی کا جووتەکرێت تا ئیگەێنن بۆی کە ئەنوع ڕێنسەمە ڕەنگی زۆ جوانیە شینیە سووریە سەوزی هەیە ڕۆزێلا ڕەنگی هەمویان وەچاخەنەوە بەڵێ هەمووی وەچە نەخاتەوە کەواتە تۆ نەگەشتی بە تەفرە کاتێک کە تۆ ئەگەی بە تەفرەیە کاتێ ئەم تەفرەیە پێی ئەڵێن ئەمە تەفرەیەکە و دروست کراوە ئەبێ بە بێ کێشە وەچی لێبژیرێت ئێستا ئەو دیاردەیە زۆرە کە جیناتیان بگۆڕێت و باڵندەیەکی جیاوازتر بێنە ئەوان جیاوە ئەوێ بێت دووڕێک ئەوە بۆ نمونە تۆ دوو جۆر تێکەڵ ئەەکەیت ئەم جۆرە بۆچەی لێ ئەژیرێت بەڵام وەچەکەکانیان نەزۆک دەرەچن ئەمە پێ ناوترێت تەفرە ئەمە پێوترێت دووڕەک ئەمە دووڕەگە و ئەوەستێت لەوێ ئەوەستەیە کە ئەمە بەگشتی بەڕای من کارێکی باش نێچکەیتر ئەوەستێ و لەوەی سەرشانت چی پێ ئەمە کۆکتێلە ئەمە کە خەڵک لە ئەمە چۆن ماڵی دەبێت ئاوای لێت کە خەڵک لە ماڵەوە بێتە سەرشانی و لەگەڵ یاری بکە بەڵێ ئەمە هەل لە بێچێتیەوە لە تەمەنی بەڵام 21 ڕۆژیەوە دەرئێنرێت بەدەست بەخێوەکرێ بە سریلاکی تایبەتی بەخێوەکریتە وردە کەوتۆتە سەر ئەو کەسەش کە بە خێوی ئەکات تۆ چەند لەگەڵ یا خەریک بیت و چەند بابڵین ڕۆژانە کاتی لەگەڵا بەریتە سەر ئەوی زیاتر پێێتەوە نووسانی بۆ گرێ بێت هەموو باڵندەی بە بێچێتی توانی ماڵی بکە هەموو باڵندەی بە بێچێتی ئەتوانی ماڵیکەی بەس ئەمانش هەمووی باڵندەیەک ئەتوانی ماڵیکەی کەوتۆتە سەر ئەوەی کە ماڵی ئەکات چەند لەگەڵ یا با بڵین پەیوەندیان بەهێزە بێت ئەین تۆ باڵندەیەکەیە هێناوتە تێ ماڵیکە ئێمە ڕۆژە بەس دەریێنی خواردنەکەی تێ خیتەوە ناو قەفەزەیا هێلانەکەی خۆی ئەمە ئەم هۆگرێت دروست نابێت لە بینیانە لەگەڵ ئەوەی تۆ هیواهم بینیومە تەمەنی 4 هەفتە بوو ینی 20 ڕۆژ بووە کە بینیوێتی بەدوایەت چکەیتر حسابیەوە کە ئەم ئەوێ بە دایک و باوشی بۆ ئەو ئەم پەیوەندیە زۆ گرنگە کە بتوانێت ئەوەی کە بە خێوێکات کە دروستی بکات لە بینی مرۆڤەکە و باڵندەکە کاکسۆران چۆن بزانین باڵندەیەکمان هەیە لە ماڵەوە نەخۆش نییە بۆی کە زوو فریای بکەین و ئەگەر شتێک بوو چارەسەری بکەین زۆر جارکە بەیانی هەڵاسی بۆ من باڵندەکەی گیانی دەزا ئەمە چۆن بۆی ئەو نەخۆشی دیاری بکەین بزانین نەخۆشیەکەی چ و چارەسەری بۆ بکەین بەڵێ باڵندە ژەرک و مناڵ وایە لە هەروایە خۆی مەسەمەسە کە دایکێک یا باوشێت چۆن نەزانێ مناڵەکەی کە زمانی نییە نەخۆشە ڕاستە مناڵ لەوانەیە بگری بەڵام هەنێ مناڵەوێت تۆ بە هەڵسوکەوتە کە هەڵسوکەوتە بینی ئەتیادینێ خواردنی ئەتیادینێ و کۆڕۆژانی کە لە باڵندەشا زیاتر بە چاوە هەستی پێەکەی یعنی باڵندە کە چاوی بڵین تەندروستی باش بێت دایمە چاوی گەشاوێت خاوەنەکەشی ئی بینێت یا مەسەڵ بڵین جوڵەی لە ناو قەفەزا بێ لە ماڵا بێ جوڵەیەکی ڕۆژانەی چۆنچۆنیە کاتێکە یەکێک هەستی کرد باڵندەکەی جوڵەی وەکو ڕۆژانی کەنیە یاخود خواردنی وەکو ڕۆژانی کەنیا یا هەست بە هەچ گۆڕانی کاریا بکە ئەبێت یا خۆی سەیری بکات یا بیبە بۆ لای کەسێک کە شارەدا بێ بۆی سیر کات چکە لە سەرەتا سەردانی دکتۆری ڤێتەرنەری بۆ کەنیانەوانی کە پسپۆڕی باڵ بەڵێ زۆر جار کە تۆ ئەگاتە ئەنی بەپی ئەوەی کە تۆ لێو نزیکە مەسە بڵین کەسی وا هەیە لەوانەیە بتوانێت بیبا بۆ لای نزیکە لێ یاخود کەسێکی شارەزای لێ نزیکە کەسێک بڵین کە بە خێوی ئەکات ئەتوێ بێتەوە لاو کەسێک کە بە خێوی ئەکات تەمەن ئێمە چکە خۆمان ئەوەی کە ئەمانەیە ئەوەی کە ڕای ئەگرێت ئەیزانێت چکە ئەوەی خیبری هەیە لەگەڵ یا بڵین لای بەدانێ باشترین کار لەو کاتا بیبا چکە لە سەرەتا حەج نەخۆشیەک بێت ئەتوانرێت بە زۆر بە ئاسانی سەیتەرەی پیرە بەسەریانی چارەسەر زیاد دەستبێنی بەستەریا پێی خۆشە سەری بۆ خوێنیە ئەوە بێ سەخۆی قساکات لە بەرنامەکە ڕاکەم لێ ترسی زۆر ئاستا هەیە ئاگام لێ بوو چی لە جۆ و ئەوانە ئەوەی یاری زیاری بەوی نەکردم ئەوەشی کە جەڵدەلی ئەیات بڵین ئەوەی کە ئەڵی تەیرەکەی ئەیبی نەبوو بەیانی مردووە
تەمەەن باڵندەش وکو مرۆڤ جەڵدەی هەیە سەدمەی هەیە تووشە بێت زیاتر مەسەم بڵین لا حرەکەیەکەوە تۆ زۆر جار لە پردەرگا ئەەکەیتەوە یاخود هەنێ جار خۆی باڵندەش خەو ئەبینێت لەوانەیە شتێک هۆکارێکە بێتەوەی ئەوەی یاخود لەو پێش کێشەیەشی هەبووە نەقسی هەبووە بە تایبەتی ئەو باڵندانی کە هەتاو لینەیە وکوتمان پێویستە ئەوەی باڵندەی هەیە لە ماڵەوە ڕۆژانە بەلایانی کەمەوە 5 دقه بۆ 2 دقه هەتای بەیانیان و هەتاوی ئێواران بەێز نییە بڵێ ببوورە مادەم ئەم هەستانیان هەیە بەڵام ئەبینین بۆ نمونە کە دایکێک چەند بێچووەک بەخێوەکە و دوجار ئەی فرۆشن بێچووەکانە فرۆشن لیان جیاکەنەوە تا چەند ئەمە کارێکی دروستە لە ڕووی دەرونیەوە بۆ دایکەیە بە تاکیدی خۆی وا باشتێکە وا باشتێکەکە کەسێک بیر لەوە بکاتەوە با بڵین بڵێ من ئەم باڵندەیە بۆی غەدری لێ نەکەم یعنی یاوا بێت بێبەشی نەکەم لە بێچووەکەی کاتێک چوار بێچووی هەیە ئەتوانی سیانی دەربێنی دانێکی بۆ بێڵیتەوە چکە زۆر ئەم لە سروشتا ئێمە بۆیە باڵندە هێش ئەمان زۆر جار 4 تا 6 ێلکە ئەەکەن یعنی 4 بۆ 6 بێچوو هەڵیەت ئەمە بۆچیە بۆ بەردەوامیە چکەش مەرج نییە چکە تۆ دایمە لە بینی یەکەم بێچوو شەشم بێچووە 6 ڕۆژێ فەرقە جاری وا هەیە هەنێکەیە یەکە مێلکاکە و دووە مێلکاکە 2 ڕۆژ ئەوەستێت ئەنجا ئەوانی کە تەواوەکە یا یەکەم و دووەم و سێمەکە ڕۆژێک ئەوەستێ لەبەرەوە دایمە یەکەم و شەشەم زۆر جار جیاوازیان زۆر زۆرە لە باڵین قەبارەیە زۆر جار دایکە خۆی تەسحیە بە 2 بێچویانەیە لە پێشناوی چوارەکەی کەیە ئەڵێ با ئەمان لاوازن با ئەمەی لە ناو هێلانەکە لە ناو هێلانەکە بە تایبەتیەکە دایکەیەک یا باوکەیەک زۆر شارەزایان نەبیانی چەند ساڵە بێچویان بەخێو نەکرد بێت دایمە خواردن کە ئەچێتە ژوورەوە بەسەم بڵین ئەوەی بەهێز ئەچێتە پێشەوە ئەوەی لاوازی شەکرێتە دواوە لەبەرەوە ئەگەر ئێمە بمانوێت ئەتوانین ئەگە 4 بێچووی لەبەرا بێ سییانیان دەربێنین دانیشیان بیانڕێتەوە بەڵام ئێمە بێ بیریش لەلایەنی چیکەی بکەینەوە ئەوەشی کە ئی فرۆشێت بۆ ئەوی فرۆشێتە بچێ خێزانێکی کە بۆ ئەوەی خێزانێکی کەش ئاشنا ببن بە باڵندە خێزانێکی کەش ئەم باڵندەیان هەبێت خێزانێکیش کەوا بێ ئێمە لە ناو کۆمەلگا بتوانین ڕۆشنبیریەوە بڵاوکەین و کە خەڵک باڵندەی خۆش بێت کە خەڵک هەست و سۆزی هەبێت ینی لای ئێمە بڵین لەم ڕۆژانە لەم شوانە هاوڕێیان لەوێ بوون کچەکەم تەلەفۆنی بۆ کردم ئەگریا هاواریە کرد تازە ئیجازەی وەرگرتووە ئەموو چییە ئەگریایی و لە سمۆرەیەکە ماوە کشتومە یعنی ئەم هەستە مهمە تۆ لە مناڵەوە دروستی کەیت نەک لای خۆمان مەسەم بڵین زۆر شتەی ئەیبینی هیوا هەیە لە خەڵکی یاوە لەسەر جادا ڕۆشتۆ بەجێ هێشتۆی تر ئایا لە ترسا بێدار گرنگەوەیە ئێمە بتوانین ئەو بە هەستەمان هەبێ بەرامبەر باڵندە بە تاکیدی کەم هەستەشمانە بوو بەرامبەر مرۆڤایەتی زۆر گەورەتر و زۆر زیاتر دەبێت کاک سۆران ئەو باڵندانە چین کە بەخێوکردنیان ئاسان و ئەرکیان زۆر قورس نییە کە خەڵک بێ لە ماڵەوە ڕایگرێت و بەخێوی بکات هەموو باڵندەیەک وەکو یەک ئەرچی خۆی هەیە بەڵام بەرهەملێنانی هەرو هەمووی وەکو یەک وایە باڵندەیەک بۆ باڵندێک لەوانەیە جیاوازی چیە بێت جیاوازەکەی لێک شتا هەیە تۆ مەسەمڕین ئەم کۆکتێلانە ئەگەر بتەوێ وەکو پێویست بەرهەمی لێ بگریت ئەبێ بخرێتە قەفەزێکەوە ئەم باڵندێ بتوانێت بفڕێت یعنی توانای فڕینی هەبێت بەڵام لای ئێمە بەداخەوە بەخۆشمەوە با بڵین ئەیخینە قەفەزێکەوە توڵێکی تیا لەم سەر بۆسە ئەم تێرە بەس ئیشەکەی ئەوەیە ڕات و ئاوایەت یعنی بەس قاچی بەهێزەکەی نێمە بەڵام ئەم باڵندەیە باڵی بەهێز نابێت ینی ئەمە هەمووی پەیوەندی بەیەکەوەی ئەم باڵندەیە چەند توانێت لە شوێنێک هابێ بفڕێت چەند توانێت بجوولێت ماسوولکەکانی بەهێزە بێت با بڵین کۆئەندامەکانی ناوی جوڵی تێئەکەوێت زیاتر وا ئەبێت کە بەڵێ شوێن زۆر گرنگە ئێمە پێشەوەی بڕیار بین کە باڵندەیەک ڕابگرین ئەبێ شوێنمان هەبێ بۆ باڵندەیە باشە ناکرێت لە ژوورێکە بەبێ قەفەز بن چەند جۆرێکیش بێت ینی کێشە نابێت بەڵام تۆ دروست نابێت لە نێوان چۆن شەڕ لە لێوان خێزانەکانە دروست خۆی زیاتر لای ئێمە یەک کێشە هەیە کە هەمومان هەمانە کێشەکەش ئەوەی خۆ دوولایەنی ینی لەلایەنێکەوە با بڵین چ دایک بێت چ خوشک بێت چ خێزان بێت ینی هاوسەرەکە و بێت ماڵێ باڵندە بەگشتی ماڵ پیسەکاتەوە ینی ئەمە کێشەیەکە کە زۆر کێشەیەشی لای هەمووی هەیە بە تایبەتی کە ئەڵێن تایبەت خێزانی کورد ئیتر ئەبێ ماڵەکە ئافرەت لە ماڵەوە بەڵێ بەڵام کاتێک تۆ کە بڕیار ئەیت
یعنی ئێمە کێشەکەمان لەوایە کاتێک مناڵێک ئەڵێ حەزم لە باڵندەیەکی ماڵیە یعنی ئێمە با بە ئیجباری بووی نەکڕین با دابنیشینە پێشا قسەی لەسەر بکەین هەمومان پێکەوە بڕیار بین مناڵەکەش هەنێ ئەرچی بکێتە سەر پاکردنەوەی ئەمەیە با بڵین هەموویەکی چکە دائیمە ئێمە بە حسابی ئەوە بکەین مناڵ بکووتمان باڵندەیەکێ بە باشتر لەوەی بچێتە سەر پلەیستیشن و نازام ئەم یاریانەی کە هەیە و یا مۆبایلی بدەیتێ و بەڵێ بەڵێ کاتەکە لەگەڵ ئەما بەرێتە سەر زۆر چکە بۆ ینی لایانی ئیجابی زۆرە هەم ئەمەش ئەبێ بە ئەندامێک لە خێزانەکە یعنی کۆمەڵێش دروستە بێ ئیتر ئەمە بەم شێوەیە ئەبێ ئەمەکە جا بۆ پیاویش ئێمە دایمە وتمانە ئەوەی باڵندە بە خێوەکە لە ماڵەوە بەزانڵێن بۆنی هەیە ڕاستە ئەبێ زوو پاکرێتەوە کە پاکوت تەمیزی زۆر گرنگە ماڵ پیسەکاتەوە یا دەنگی ئاجا لە چۆتەوە کەسێک کە هاوسەرەکەی کە لە دایرەیە یا لە ئیشەکە تاوا بێ ڕێک لەبەر باڵندەکانی بگەڕێتەوە ماڵەوە لەوەی بچێت لە چاخانەیە دانیشێ لە نێرگەلێ لە چەند شوێن هەیە کە ئەتوانێت کاتی لێبەرێتە سەر زیاتری مویمەی لە ماڵەکە بێ و یەتەوە ماڵەوە هیچ نەبێت لەبەر دەستی خۆتایە ئەگەر بۆڵە بۆڵیش بکات کاک سۆران ئەگەر کەسێک بێ بۆ دەنگخۆشی باڵندەیەک لە ماڵەوە ڕابگرێتەوە وەکو ئەزمون و لەگەڵ باڵندەیە چ جۆرە باڵندەیەک کە زۆر دەنگی خۆشە و مرۆڤ پێی ئارام هەنێک خەریکەیەکیشیان ئاشنا بێ بە ستۆدیۆکەمان بەڵێ هەنێکێ زۆر دەنگی خۆش نییە بەڵام چ جۆرە باڵندەیە کە زۆر دەنگی خۆشە و بۆ ئارامی دەروون باشە بەڵێ کەناری بووکە سوورە کۆمەڵێ باڵندەیە پێڵن باڵندەی دەنگی پێڵێنی خوێنن ئەمە ئەگەر تۆ بتەوێت وکووتمان بۆ ئەوە بێت داینی دەقە بۆ زینە بۆ دەنگەکەی ئەمە بە تایبەتی بۆ دەنگە بەڵام ئەمانەی کە با بڵین کۆکتێل و ئەمانەمە فێری قسەشە بن غەندورە کۆکتێلە تەنانە بەڵام لە بەڵێ لە بێت لە بێتشێتیەوەی تر ئەو خێزانە خۆی لە بێتشێتیەوە یەنیایکە کەسێکی ناوێتی ئۆکەوێتە لای ئەمەیان ئەتوانی بەرەڵایکەیت بەڵام ئەویان ناتوانانی بەرەڵایکەیت بۆ دەنگەکە ئەمان فێری قسە ئەبن ئەوان ئەخوێن زۆر باڵندە هەیە کۆکتێلەکە ناخوێنەوە نیە ئەمیژە خوێنێت ئەمان نێرەکانیان زیاتر فێری قسە ئەبن لەبەروی ئەخوێنن قسە فێرە بن کە تۆ لەگەڵ یا ئەیکەیتەوە قسە فێر بێسەمە قسەمە سێ چوار پێنج کەلی ماڵێ ئەمە چۆن نییە لێر دێکانە لێ ڕێکانە لێ چەند کەلیمەیەگە لێ هیوایەکی پێ نامۆیە بۆیە لەوانێ تازە هاتووە لێرێ و بە بۆنەوە ژنان قسە ئەەکە ئەمیش زۆربیان فێری قسە ئەبن بە تایبەتی دەن و قەوسەکان ڕیشۆڵەش فێری قسە ئەبێت زۆر کەسەیە فێری کردووان لە کوردستان و لە سلێمانیژە هەیە گرنگ ئەوەی کە ئێوێ بۆ دەنگ بێوێت کۆمەڵێ تێرەیە خازی دەنگە ئەوەی کە ئێوێ فێری قسە ببێت و مەسەمڵی لە ماڵە هەڵسو کەوت کات لەگەڵ خێزانەکانە زیاتر ئەمانەی هەرچەنە ئەوانی ژەر ڕایان لە ماڵا و ئەوە بەز مشکلی ئەمان ئەوەیە بیریانە چێتەوە مێشکیان بچووکە وەکو ماڵەتی زووتر لیا بیریانە چێتەوە کاک سۆران گرانترین باڵندە چیە لە هەرێمی کوردستانەوە بۆچی گران بێن نرخەکەی وەکو گرانی پەیوەندی ئەمیش بە زۆر و کەمیەکەوێتی چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵاتی ژا وڵاتانی کەیت مەسەسە کۆکاتۆ هەیە جۆری هەیە زۆ گرانە لەسەر و بیزۆرەقەوەیە هەنێ جۆری ئەمازۆن هەیە هەر کەمە بڵێن ڕێژیان کەمە قسە بە باشی فێرە بن تێرێکە زۆ بە باشی و بەوازحی قساکەن ئەمانە نرخیان گرانە بەڵام نرخ گرانی و هەرزانی پەیوەندی بۆ هەیە ئەو کەسەی کە ئەوێت ڕای بگرێت ئێمە کێشێکی کەشمانەیە لە مەسەلەی بەخێوکردنی باڵندەیە ئەوەیە یعنی ئێمە بێت کاتێ بۆ نمونە کۆکتێلێ ڕائگرین پێشوەخت ئەبێ زانیاریمان لەسەری هەبێت ئێسەیەکێ لە کێشەکان دوڕە نوعێکێ ئەمڕۆ نەمێناوە سەوزە ئەڵقەیە لە ملیایەتی دوڕە کە تۆ ماڵی ئەەکەیت خۆی تەبعی وایە کە دەنوچی ڕق ئەبێت ئەوێ هەموو شتە تاقی بکاتەوە کاتێک کە هیچێک ئەم زانیارە نەزانێت کە گرتی بەدەستیەوە لە دەیچێت لە دوومانیا دوومانونیە کە لەگەڵ گازێکی دێگرت دەستگیدا بردووینی کرد ئەم تێرە خۆی ڕەتفعلی ئەبێت ئەم تێرە ئەزانێمە شتێک هەیە لەوانەیە ببێ بە عادە لە لای غەندوریش بە تایبەتی با بڵێن نێرە کاتێک حازرە بێ یاخۆ میەکە کاتە ئەوەی کاتی جووتینیانێت جووت بوونیانێت هۆرمۆناتی ئەگۆڕێت ئەمە ژەر قۆناغێکە ئەبێ بەخێوکە بزانێت چۆن تەعاملی لەگەڵاکە
یاخود بێچوو کە گەیشتەوەی دەنوچی ڕق ببێت ئەبێ بزانی ئەمە ئەگۆڕێت تا با بڵێن چێتە دەورەی مرایقیەوە یعنی وکو مرۆڤ ساوی بۆ بکەین تۆ لەکوێ لەگە مناڵێکا قسە بکەیت لەکوێ لەگە بڵین هەڵسو کەوت بکەیت لەکوێ لەگە مرایقێکا لە چۆن لەگەڵی چکاکە کامەڵ بوو بێت ئەمانە هەمووی قۆناغا ئەبێت ئەوەی کە ڕایەگرێت تی بگات بۆی کێشە دروست نەبێت لە بینانە زۆر باشە دو پەیامت چییە لە کۆتاییدا بوانی کە لە ماڵەوە ئاژەڵ بەخێو دەکەن و لە ماڵەوە ڕایان گرتوون من دەستخۆشکەری لە هەموو ئەو خێزانانە ئەەکەم کە بە تایبەتی لە کاتی با بڵین کەرنتینە و دوای کەرنتینە کە هەوڵیان ناو مناڵەکانیان باڵندەی ماڵیان هەبێت وە هیوادارم دایک و باوک خوشک و دایک با بڵین برا ئەوانی کە لە خێزانەکانان هەوڵ بن زیاتر بیل لەلایەنە باشەکانی بەخێوکردنی باڵندەوە بکەن چ ماڵی بێت چێوی کە بێ بۆ تاچێک لە تاچی کۆمەڵ ماخێزانەکەی کە چەند لایەنی باشی هەیە زیاتر هاانی بن تۆزێ ماڵ پیسەکەنەوە تۆزێ لەوانەیە دەنگیان هەبێت ئەمە ینی بالێ بردنێک هەبێ بۆ ئەوی هیچ نەبێت ئێمە بتوانین تاچی کۆمەلگا وا لێ بکەین کە باڵندەی خۆش بێت و ئەو پەیوەندی لە نێوانانە زیاتر زۆر سپاس بۆ بەڕێز سۆران جەمال شارەزە لە شوناسی باڵندەکان زۆر سپاس بۆم تەوەرە زۆر سپاس زۆر بەخێر زۆر سپاسانە